ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر چەند بنکەیەکی پۆلیسمان دەستنیشان کردووە بۆ ئەو هاوڵاتیان و هەنیشتمانیانەی کەوا چەکی بێمۆڵەتیان هەیە لە ماڵەوەیە دەبکرێ بێن ئەو چەکە مۆڵەتانە تۆمار بکەن لە سنووری بەڕێوەبەرایەتیەکانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لەمڕۆکەوە ڕادەست پێ دەکەن بۆ ماوەی 1 ساڵ ئەو بابەت ئەم کار بەم یاسا دەکرێتن و دەرگای بنکەکانی پۆلیس کراوە دەبن بۆ ئەوەی هاوڵاتیان و هەنیشتمانیان بێن چەکەکانیان تۆمار بکەن لەو سنوورە. ئەگەر هاتوو لە پاش ئەو بڵێن ساڵای کەوا دیاری کراوە بۆیان نێن چەکەکانیان تۆمار نەکەن ئەوە چەکەکانیان بە چەکێکی قاچاق هەژمار دەکرێتن و هەروەها بەپێی مادەی 14 ئەو چەکێکی قاچاقە و سزای یاسایی دەدرێتن و ئیجراتی یاسایی دەرهەق بەو کەسانە دەکرێت.